لە کۆتا تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باز لە پاراستنیان هێشتنەوە و مانەوەی کەلوپەلە کۆنەکانیان دێرینەکانیان ئەو کەلوپەل و پێداویستیانی کە لە ناو ماڵەکاندا بەکار هاتوو ئێستا پێی ئەوترێ ئەنتیک باز لەواکەین کە ئەمڕۆ ڕۆژی نیشتیمانی کەلوپەلە دێرینەکانە کە زۆرن ئەو کەسانەی بایەخ بە کەلوپەلە دێرینەکانەیان و تا ئێساش پاراستویانە یان با بڵێن هەرچەندە ماڵەکەیان تازە بێت بەڵام لایەکی دیوارەکە یان شوێنێکی ماڵەکەیان گرنگترین شوێنی ماڵەکەیان تەرخان کردووە بۆ نمایشکردن یان هێشتنەوە و پاراستنی ئەو کەلوپەلە دێرینانە. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تۆفیق سعید کە لە پۆرناس. مامۆستا سڵاوت لێ بێم کاتەوە باش بەخێر. سپاس بۆ ئێوە و ئەم کاتەی ئێوە و بینەرانیش باش. مامۆستا ئەمڕۆ ڕۆژی نیشتیمانی کەلوپەلە دێرینەکانە لە تەواوی دنیاە لە تەواوی وڵاتانە ئەم ڕۆژە بەرز ڕاگیرێت. مەبەست لە کەلوپەلە دێرینەکان چییە؟ بە چی ئەوترێت بە چ کەلوپەلێک ئەوترێت کەلوپەلی دێرین؟ سڵاوتان لێبێ کەلوپەلە دێرینەکان ئەیکەین بە دوو بەشەوە بێزگە لە کەلوپەلە دێرینەکان کەلەپور هەیە فۆلکلۆر هەیە. کەلەپور جیاوازە لەگەڵ فۆلکلۆر مەسەلەن داستانە شیعرە گۆرانیە مۆسیقایە هاوپەرچەیە ئەم شتانەیە کە خاوەنەکانیان دیار نییە. مەسەلەن شیعرێک هەیە با بچینە سەروەی زۆیسی خۆمانە لەوەی بپرسین خەتای کامانە خاوەنەکەی چییە؟ من لە تۆ پرسم خاوەنەکەی چییە؟ ڕەنگە نەزانی و منیش نازانم و باپیرە گەوری منیش نازانێ وەنیە کەواتە ئەمە چۆ بابی فۆلکلۆرەوە. ئەوانی تر مەسەلەن جلو بەرگە خۆراکە پیشەمیلیەکانە ئیش و کارەکانە جلو بەرگە ئەم شتانە ئەم خانووە بیناسازیە مەسەلەن داتاشیە ئاسنگەریە مزگەریە ئەم شتانە کاری کەلەپوریە کارە کەلەپوریەکانە ئەم کارە کەلەداخەوە هەنێکی نەماوە ئێستا. یعنی من زۆر داغە خۆم بۆ ئەو ئێستا وەستایەکم بۆ بێنە کاری مزگەری بکە نەماوە نییە ئەمە ویسمان بابەتی لەسەرکەین نەماوە خۆمچێتی نەماوە شاگردی شاگردەکانیشان نەماوە نایکەن کاکە ئێستا خوا پلاسیک ببڕێ کە زیانی هەیە بۆ تەندروستی ئەو مسە جوانە نەما ئەو شتە کەلەپوریانە هەمووی فەوتان. جا ئەم شتانە پێویستی بە پاراستن هەیە ئەوەی کەماوە با ڕووسوری کەین و بیپارێزین ئەوەی کە نەماوە خوا ئەفریقا ئێستا ئێمە شتمان زۆری فەوتا زۆری نەما فەرمووەرە گەڕەکی قەزازەکان گەڕەکی حاجیحان گەڕەکی مەڵکەنی گەڕەکی کانسکان یعنی گریانێ دی هەمووی بۆ بە گەراجی سیارات ئەو خانوە جوانانە ئەو خانوە نەخش و نیگارانە عەرەب نەخش و نیگارە پەنجەرە و شوشەبەڭ و میلەکان ئەڵێن شەناشیل ئەو شەناشیل و شتە جوانانەی کە لە سلێمانیا هەبوو کاکە لە کەم شارە هەبوو بەڵام ئەوتە نوکی شۆڤڵی لیا ڕوخێنێ بەبێ ئەوەی بە خەیاڵیا بێت ئەیکا بە گەراجی سیارە ڕۆژی چەند مانگی چەند ملیۆنێکی پێپیاکە بیر لە کەلەپوری نەتەوایەتەکەی ناکاتەوە. ئەمەش قەی ناکە بەڵام خەتاکە لە وەزارەتی ڕۆشنبیریەکەمان جوێنایەتە ئەم شتانە. ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری جۆباتێ هیچ زەخەمە سەر ئەو خانوانە ئەو خانوانە نایڵم دەستکاری بکرێ بە هیچ شێوەیە هەر کەسێ دەستی بۆ بەرێ ئەیەم بەدادگا ئەوە خانووی تۆیە بەرە خانووی تۆیە بەڵام مڵکی ئەو میلەتەیە چۆن نتوانانی تەسەڕوفی تیا بکەی ئەو تەسەڕوفی کە تۆ تیاکەی دژایەتی ئەو میلەتەیە. جا مامۆستا تۆفیق ئێستا پێشەوەی کە تەوەرەکانمان دەست پێ بکەینەوە لەگەڵ بینەرانمان لەگەڵ بەڕێزت کە گفتوگۆمانە کرد ڕەوەند باسی ئەوەی کەروتی بوراقێکی هەیە هی خوا لێخۆش بوو داپیرەیەتی کە ماوەتەوە لە ماڵی زۆربەمانە کۆمەڵە کەلوپەلی لەم چەشنە هەیە هەم لە ڕووی مێژوو و مێژوویەکیان هەیە هەم هەڵگڕی یادگاریەکی یەکجار زۆرن. ئێمە چی بکەین بۆ پاراستنی ئامانە؟ ڕۆشنبیری کەلەپوریمانەوێت بەڕاستی ڕۆشنبیری کەلەپوری لە ناو تاچی ئێمە خەریکە بەرەو کزیێڕە بەڵام من دەستخۆشی لە هەندێ گەنجەکانەکەم کە من برادرم هەیە لە تەمەن خۆما زۆر مناڵترە
ژوورێکی هەیە کە ئەچیتە ناوی وازانی ساڵی چلەکان و پەنجەکانی سلێمانیە، یعنی ئەمەنە دڵە دەکرێتەوە وازانی تازە لەدایک بووی. ئەم شتە بەڵام کەمە. ئێستا مەسەلەن هاوسەرگیریەکەکرێت لە بینی کوڕ و کچێکە کە هێتە ماڵەکە سێرەکە سنووقێکی براقی هەیە یان بێژنگێکیان هەیە یان هەندێک شتی کە لە پوریان هەیە. ئەمە چیە شتە ناشرینانە لای بە فرێ دەرەوە بە قسەیەک هات و فراتە دەرەوە جۆنایەتە ئەوەی کە ئەمە توراسی ئەو میلەتەیە کە لە پوری ئەو میلەتەیە بۆ ماوەی ئەو میلەتەیە چۆن ئەبێ دڵم بێ من ئەم شتە لە ناو بەرم. من سنووقێکی براقم هەبووەکو کاکەجیان باسی کرد ئەو ئێستا ماوێتی لە ماڵەوە من سنووقەکە شوێنێکی ئەو تۆمان نەبوو لیدانێم بەڕاستی باشترین شوێن کە هەڵم بژارد مۆزەخانەی ئەتنۆگرافی بوو یان بە مۆزەخانەی ئەتنۆگرافی ئێستا لە مۆزەخانەی ئەتنۆگرافی پارێزراوە. ئەجا بەڕاستی با بێنە سەر هەندێشتی تر کە دژایەتی کەلەپوری نەتەوایەتیمانەکە خۆمان نایپارێزین بەڵام هەندێشت هەیە دژایەتیەکە ئەچێ محارەبەیەکە جەنگەکە بەرامبەر. یەکێ لەو شتانە کاکە جەنگی ئێران عێراق 4500 دێمان ڕووخا. ئەم ڕووخانە کەلەپوری نەتەوایەتی زۆرمان فەوتە، زۆر شتی کەلەپوریمان لە ناوچوو نەما و دروستیش نابێتەوە. ئەنجا هەندێک شت هەیە کە ئەوەی کە بەکارێ لە ماڵانە با بڵێن بۆ نمونە خەنجەر. ئێستا کەسێکم بۆ بێنە خەنجەرێکم بۆ دروست کات چەند ئەڵێ بیەمێ بەڵام مەجموعەیەک هەیە ئەی فرۆشن تیجارەتی پێوەکەن کابرایەکی عەرەبێت کابرایەکی بیانیەت لیان نەکڕێ بە پارێکی زۆر و ئەڕوا لە کوردستانە خەنجەر نامێنێت. کاتێک بازێکەن مەگە بەڕەسم بڵێ وەڵا کوڕم ئەمە خەنجەرە وەختی خۆی باپیرانێ کردوانە بەلاقەیان ناوچوون لەم لاولۆلا گەڕاون. ئەنفال دیسانەوە زەربەیەکی زۆر کوشندەی یا لە کەلەپوری نەتەوایەتیمان بەهۆی ئەوەی ئەو ڕاگواستنەوە ئەو کوشتن و کوشتاری و ئەو ماڵتاڵانیە و سووتانی دیەکان و کوشتنی خەڵخەکە و کەلەپوری ئەو ناوچەی گەرمیانمان هەمووی لە ناوچوو چیما بارانی هەڵەبجە دیسانەوە بە هەمان شێوە. بەڵام خۆمان حکومەتی هەرێم بەڕاستی هەز دەکەم سستە لە پاراستنی کەلەپورە ئەوەی کە ئەشی پارێزی هەوڵی تاکە کەسیە. من لێرەوە سپاسی کۆمەڵی کەلەپورەکەم کە خۆمێشەکەم لە دامەزرێنەرانی کۆمەڵی کەلەپور و چەند کەسێ بوون 7 کەس بوون کە دامان مەزران و تا ئێستا لە کارایە ئەم کارانە برە و پێ ئەدا و گۆڤاری هەیە. بەڵام گۆڤارەکەیان بەحساب وەرزیە بەڵام جاری وە هەیە بە 3 ساڵ دەرناچێت لەبەر ئەوەی ئیمکانێت نییە پارە نییە موچە نییە. من لێرەوە داوا لە وەزارەتی ڕۆشنبیریەکەم لە هەموو دنیا وەزارەتی ڕۆشنبیری گۆڤاری خۆی هەیە کە داوا لە خەڵکەکە ڕۆشنبیری لە ناو خەڵقا بڵاوکاتەوە. بۆ نمونە لە عێراقا گۆڤارێکە بوو گۆڤارێکی عەرەبیان هەبوو. ئەم گۆڤارە تەنانەت ئێمە خۆمان ئەماکردی ئێستا تا ئێستا من زۆر لە ژمارەکانی ماوە ینی هەوڵی پاراستنی کەلەپوری تەنانەت کوردیشی ئەیە خۆشیانی ئەیە بەڵام بۆ وەزارەتی ڕۆشنبیری کوا کامەتا گۆڤارێ کامەتا لێژنەی کەلەپوری. باشە مامۆستا تۆ باست لە زۆر ڕووداو کرد کە هۆکارن بۆ ناوبردنی کەلتور یان کەلەپوری وڵاتەکە یان با بڵین شاری سلێمانی لەگەڵ دەوروبەریە. بەڵام خۆشمان دەستێکی باڵامان هەیە لە ناوبردنی ئەم شتانەیە نمونەی بەڕێزت کێناتەوە گەنجێگێتە ماڵێکەوە ئەڵێ ئەم سنووقە چی ئەم سنووقە کۆنە فڕێرە دەرەوە ئەم باوی نەماوە. من نمونەیەک پێش بەرنامەکە باسمان کرد کە دەرگایەکی کۆن هاوڕێیەکم لە خانوویەکی ڕووخاوی گەڕێکی مەڵکەنیە دۆزیوێتیەوە بردوێتە کافێکەی خۆی ئێستا جوانترین بەشی کافێکەیەتی. تا چەند گرنگە ئەم شتانە ئەم کەلوپەلو پێداویستیانە بپارێزین و لە ناو ماڵەکانمانە بێ لە شوێنی کارەکانمانە بێ پارێزگاری لێ بکەین و بیاڵینەوە. بەداخەوەکو باسم کە ڕۆشنبیری کەلەپوریمان نییە. ڕۆشنبیری پاراستنی کەلەپور و فۆلکلۆرمان نییە یان زۆر لاواز و کزە.
یەک نمونەی زۆر سادە و ساکارێ بۆ بێنمەوە بەرامبەر مۆزەخانەی ئەتنۆگرافی سلێمانی لە خوار ئەسحابەسپی و کەیتە خوارەوە لەوێ گەراجێکیان دروست کردو ماڵی حاجی سیاغایەوە بزانم دەرگایەکی لە گوێز دروستکراوی جوان دڵنە تەماشایکەی بە بلۆک شکانویانە بۆ ئەوەی خۆیانی پیاکەن و بێنە ناوەوە ئەگەر هات و دەرگای گەراجەکە داخراوە کە من ئەمەم دی چاوم پەڕێ پشتی سرم وتم باشە ئەی هاوار باشە دەرگاکە دەربێنن بیبەن لە شوێنێکە کاکە بیفرۆشن بە یەکێک کە ئەیەوێت لای ئێمە ئەم شتانە ڕۆشنبیری تاگ نییە کاکە پێویستیمان بە سیمینار هەیە سیمیناری کەلەپوری هەیە سیمیناری فۆلکلۆری هەیە پێویستیمان بە بەرنامەهای فۆلکلۆری هەیە لە هەموو تەلەڤیزیۆنەکانە نەگێک ئێستا من زۆر سوپاسی کورسا دەکەم بەڕاستی ینی بایەخەدا بە بوارە کەلەپوری فۆلکلۆریەکان خۆزگە تەلەڤیزیۆنەکانی تریش ئاوا بەو شێوەی ئێوە دڵسۆزانە بەهات نایەتە پێشەوە ئەوانیش بەرنامەی کەلەپوریان هەبووە یعنی سادەترین شت لە دنیاە کە هەیە تۆ ڕەسەنایەتی ملەتی خۆت ئەبێ بپارێزی کە من ڕەسەنایەتیم نەپارێز معنایەوەیە دوو لە ڕووی بینەران و ئێوە ینی جنێوما بە باو باپیرانم بە مێژوم کەلەپور یعنی بەشێکە لە مێژووی نەتەوایەتیمان من لێرەوە هەزار ڕەحمە دەنێرم بۆ کاکە خەریب هەڵەدنی یعنی ئەو یەکێ بوو لە پارێزەرانی کەلەپور لە کاتی شۆڕشی نوێە لە کاتێکە لە کاتی ئەنفالەکانە لە کاتی ڕوخانی دێهاتەکانە شتێکی شوێنەواری دۆزیەوە لە شوێنەکە بەردێک بوو بەردەکە بەردی شوێنەوار بوو پاراستی سەرۆخواری کردەوە و بەگڵدای پۆشی بوو بۆی کەس نەزانێ هەتا دوای ڕاپەڕین پێشکەشی کرد بە مۆزەخانەی سلێمانی ئەمە ڕەحمەتی بۆ نێرێ هەزار جار بەڵام زەلامی وا هەیە ئەچە گردەکان هەڵە کۆڵی و شتە کەلەپویەکان دەرێنێ لەبەر خاتی چوار عانە کاکە ئەمە گوناحە ئەمە تۆ جنێو بەخۆ دەیت مۆستاتێفەر کێشەیەکی تریشمان هەیە هەندێک هەوڵ هەیە بۆ پاراستن بەڵام هەوڵەکان بە دروستی ئەنجام نادرێت یعنی لە جیاتی ئەوەی وا بکە خۆشەویستێک بۆ ئەو کەلەپور و کەلتورە کوردیە دروست بکە ئەبینیت چون بە شێوازە دروستەکەنیە لە بەرچاوی ئەخات ئەمەشمان هەیە بۆ نمونە هەندێک هەوڵ هەیە بۆی کە شێوازێکی بیناسازی کۆن دروست بکرێتەوە لە خانووەکانە ئەمەنە بە ناشرینێن یەک ناگرێتەوە لەگەڵ ئەوانەی دەوروبەریە کە تۆ لەوانەیە بە نامە و بە ناشرین لەو بەرچاوەیە ئەیبینی بەڕاستیم قسەی تۆ زۆر جوانە من هەر لێرەوە لە لای ئێوە بانگەوازێکەکەم بۆ ئەندازیارە بیناسازەکان گەڕەکە کۆنەکان ئەگەر دروستان کردەوە ئەگەر هات بە خەیاڵتانە و ئەگەر حکومەتی هەرێم هات بە خەیاڵێ ئەو خانۆ کۆنانە دروست کاتەوە هەر هیچ نەبێت پێشەکەی وەکوڵێن واجهە پێشخانەکەی با کەلەپوری بێ کاکە بە خشت دروستکرابێ بە تاغ دروستکرابێ بە پەنجەرەی شوشەی ڕەنگاوڕەنگ دروستکرابێ بۆی تامە کۆنەکە باتەوە هەرچەنە ئەو تامە کۆنە وەکو جاران نایەتەوە ینی ئەمەشمان نییە ینی کابرا دەستبەرداری گەراجەکەی نابێت لە پێناوی ئەوەی چەند ملیۆنێ پیاکە لە ڕۆژەکە ئیلا ئەبێ هەر کەلەپورەکەی لە ناو بەرێ و بیفەوتێنێ ئەمە ناڕۆشنبیریە بەڵام من داوا لێرەشەوە لە وەزارەتی پەروەردەیەکەم کە بواری کەلەپور و فۆلکلۆر وەکو هەموو بوارەکانی تر بخرێتە بەرنامەوە بخرێتە پرۆگرامەوە پێویستە لە ڕەوزەوە لە باخچەی ساوایانەوە خۆشەویستی خاک خۆشەویستی کەلەپور خۆشەویستی فۆلکلۆر ئەم شتانە بخرێتە مێشتی ئەم مناڵە سادە و ساوایەوە بۆەوەی کە گەورە بوو ئەم ببێ بە بناغەیەک بۆەوەی ببێ بە بنچینەیەک بۆ ئەوەی کەلەپوری نەتەوایەتی خۆی بپارێزێت پێویستە لە سەرەتاییە لە بەرنامە هەبێ هەر هیچ نەبێ لە پۆلێکە بابەتێک هەبێ بابەتەکە مامەسا تەشجیعی بکە نەک تەرچیکە لە
ئامادەیە هەبێ لە زانکۆ پێویستە لە زانکۆ بەشێکی تایبەت هەبێ بە کەلەپور من لەگەڵ ئەوام چۆن مێژوو هەیە خۆی کەلەپور بەشەکە لە مێژووی نەتەوایەتیە ینی بەشێکی تایبەت بکرێتەوە بە کەلەپور و فۆلکلۆری نەتەوایەتیمان ئەمە خزمەتی میلەتەکەیە ئەمە خزمەتی کەلەپورە مامۆستا دەستە خۆش بێت سواز بۆ تۆ سواز بۆ ئێوەش زۆر خۆشحاڵ بێت خێر بێت